کەوابوو لەوەوە کە ڕابرد ئەزانین کە هەر کەسێن نکوڵی لە جیهادی هێرش لە ئیسلامە بکاوەکو ئەوانەی کە ئەڵێن ئیسلام تەنها لە شەڕی بەرگری خۆیان جەنگەکە تا دەستدرێژی دژمنانی ڕەت کاتەوە، ئەوانە ئەو ئاەت و فەرمودانەی پێشوو بە درۆخەنەوە. خی گەورە فەرمێ وەما یەجحەدوا بئایاتینا ئیلا الکافرون، کەس نکوڵی لە ئاەتەکانی ئێمە ناکا مەگەر کافرەکان. ئەمە ملبادانی دەق و لاڕێکردن و لاڕێبوونی خۆی و لاڕێکردنی خەڵکی ترە. کەسێک بڵێ هەموو ئەم جیهادە توولانی سەلەفی ساڵحی ئەم ومەتە کردوێتی، ئەمە هەر بۆ بەرگری بووە لە ئیسلام و مسلمانان، ئەمە گومڕابوونە، گومڕاکردنە، چاواشەکاریە، یا تێنەگەیشتنی دەقەکانە، یا باش لێ حاڵی نەبووە یا خۆی لاداوە، ئیتر ئاوە بە زیوانە مانای کردو کەوتۆ تەژەر تین و واقعی ئەو جاهیلیەتەی کە خستێتە سەری. ئەم گومانە پێویستە ڕەتکەینەوە کە هەندێک لەوانەی نکوڵی لە جیهادی هێرش کە لە دووی کافرانە کرێ جیهاد و تەلەب، ئەو ئاەتاکەن بە بەڵگە کە خی گەورە فەرمێەوە ئینجەنەحوا لیسەلمی فەجنەح لەها، ئەگەر ئەوان دەستیان بۆ ئاشتی هێنا تۆش دەست ڕابهێڵە بۆیە. ئەڵەن مادام کافرەکان شەڕخوازانە جەنگ دژی مسلمانان بەرپانەکەن کەوابوو جیهاد ضرورەتی نامێنێ. ئەڵەن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو لا تتمنوا لقاء العدو، کە حەدیثێکی متفق عەلەیه ئەی فەرموو خۆزگە بەڕووبەڕووبوونەوەی دوژمن مەخوازن. ئەگەر ئەمەیە باوەڕ بە هەندێک لە پەیامی خوا ئەهێنێت و باوەڕ بە هەندێکی تری ناهێنێت وەکو بەنو ئیسرائیلیەکان دێ، ئەمە هەر خۆی کەوتنە ناو ڕێبازی گومڕایی و بەرەو کوفر چوونە. دەقێک ئەکاتە بەڵگەی دید و هەڵوێست و لا ناکا بەلای دەقەکانی ترەوە. ئەمانە ئەم خاڵە زیاتر لە چەند باس و خواسێکە باسمان کردووە لە باسی دید و هەڵوێستی خۆمان لە منهەجی ئەهلی سونەت و جەماعەتەوە چوانە. بەڵام ئەشێ وەڵامی ئەم گومانە لە چەند لایەکەوە بدەینەوە. یەکەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یاوەرانی بەڕێزی خوا لەیان ڕازیوە کە چاکترینی نەوەی ئەم ئومەتەن ئاوا لەو دەقانە تێنەگەیشت بوون کە ئەمانە وا لێ حاڵی بوون، یعنی وازهێنان لە جیهادی هێرش و لە گەڕان لە دووی کافران وازیان لەمە نەهێنابوو. خۆزانرا و سەلمێنراوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەنگی بەرامبەر هەموو عەرەب کرد، پاشان سوپای بۆ جەنگی ڕۆم نارد. غەزای تەبوک ئاوا ڕوویدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕیوایەتەکان لە حەدیثی زەیدی کوڕی ئەرقەمەوە متفق عەلەیه ئەفەرمێن 19 غەزای کردووە. لە 8 غەزایانە وەکو مەسلەمە لە بورەیدەوە جێڕاوێتیەوە فەرمێن لە 8 غەزایانە جەنابی خۆی صلی الله عليه وسلم بەشداری کردووە و جەنگیوە. ئەمە ئەو مەفرەزە و سەریە و سوپایانەی کە ناردوونی جەنابی صلی الله عليه وسلم بەشداری تێدا نەکردوون، ئەویش وەکو ئیبن ئیسحاق ئەجێڕێتەوە ئەفەرمێ 36 مەفرەزە بوون. بەڵام ئیمامی ئیبن حەجەری عەسقەلانی لە فەتح الباری لە شەرحی صەحیحی بوخاری لە مجەلەدی حەوتەم لاپەڕە 279، هەروەها ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت لە شەرحی صەحیحی مسلم لە مجەلەدی 12 لاپەڕە 195 هەردووکیان فەرموویانە کە ئەوەی ئیبن ئیسحاق فەرموویەتی کە 36 مەفرەزە بوون ئەوە لەوە زیاتر بوون، یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر لەوەی کردووە، مەفرەزەی زۆرتری ناردووە. دوای کۆچی دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاوەرانی بەڕێزی غەزای فارس و ڕۆمیان کرد. دوای ئەوانیش تابعین و لە دوای تابعین و بەردەوام بوون، ئیتر غەزای قەومەکانی قبت و هی میسر و تورک لە خوراسانی ئەو زەمانە و لە ماوەڕا النەهر و بەربەر لە بڵین مەغریب و جەزائیری ئێستا و غەیری ئەمانەش هەمووی کراون. بۆیە ئەبێ بەو کەسانەی کە ئەم جیهادی هێرشە کە گەڕانە لە دووی کافران ئیلغاکەنەوە بڵین، یەکەم، ئایا ئەوەی تۆ لە دەقەکان گەیشتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یاوەرانی لێی تێ نەگەیشت بوون؟ ئەگەر وتی وا لێی تێ نەگەیشت بوون ئەڵێن کەوابوو تۆ زیاتر لەوان تێگەیشتووی. وەڵامی ئەمە ئەگەر بە بەڵێ بیداتەوە گومڕاییە، لە دین دەرچوونە، چونکە لە چوارچێوەی دینەکەدا نییە. دینەکە لە ژیانی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم متکامل بوو. خوای گەورە فەرمووی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم
من ئەمڕۆ دینەکەم بۆ تەواو کردوون. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحی مسلم کە عایشە ڕیوایەتی کردووە فەرمێ: من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هەر کەسێ داهێنانێک لەم دینەدا بکە کە دینەکە نەیگرێتەوە ئەوە ڕەفز کراوەیە، ڕەت کراوەیە. پێڵین تۆ بەم تێگەیشتنە سەقەتە لە ڕێنمایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرچووی، کەوتویتە سەر ڕێبازی غەیری یاوەران و مسلمانان. خوای گەورەشە فەرمێ: ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا. هەر کەسێ بکەوێتە بەرگیری و بەرامبەرێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەرەیەکی تری ئەو بەرهەڵ ببژێرێ دوای ئەوەی کە ڕێنمایی بۆ ڕۆشن بووە بچێتە سەر ڕێباز و دید و هەڵوێستی غەیری مسلمانان دوای ئەوەی وەحی خوایی ناسی، ئەوە حتمما لێ ئەگەڕین چیەکە بابیکە. خوای گەورە فەرمێ: بەڵام بە تەئکید دەیخێنە دۆزەخەوە چارەنووسێکی زۆر خراپیە بێ. ئەمما ئەگەر وتی نا منی شەروا تێگەیشتم کە ئەوان تێگەیشت بوون، یان ئەوان وەکو من تێگەیشتون، ئەڵێن بەڵام سیرە و سونەتی ئەوان، ڕەویە و ڕێبازی ئەوان، دید و هەڵوێستی ئەوان بە پێچەوانەی ئەم تێگەیشتنەی تۆ بووە. دەیسایە ئەوەی ئەوان حەقا بەڵام ئەوان پەیڕەویان نەکردووە، حەقێک بۆ ئەوان پەیڕەویان نەکردووە. ئەمەش کەسە گێڵێک کە خۆی بەڕاستی زەندیق و ملحید و دوور لە ئیسلام بێ، یانەوەی اعتراف بکا بەوەی کە ئەمەی ئەم گومڕاییە و ناحەقیە، چونکە لەگەڵ زانین و تێگەیشتن و ممارەسەی ئەوانە یەک ناگرێت. دووەمەوەی کە خوای گەورە فەرمەوە: ئین جەنەحوا لیسەلمی فەجنەح لەها، ئەوە ئینشاءڵڵا لە دەرسێکی تایبەتیە لەم بڕگانەی داهاتوە لە بڕگەی دەیەمە دید و بۆچوونی سەلەف دەربارەی ئەمە هەمووی بە تەفسیل دێنینەوە ئینشاءڵڵا. سێم ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: لا تتمنوا لقاء العدو. دیارەکە فەرمودەکە متفق عەلەیهیە، خۆزگە بە ڕوبەڕوون و بوونەوەی دوژمن مەخوازن. ئەڵێین بخاري لعبد الله كري أبو أوفا وروايتي كردوة أن رسول الله صلى الله عليه وسلم في بعض أيامه التي لقي فيها العدو انتظر حتى مالت الشمس ثم قام في الناس فقال: يا أيها الناس لا تتمنوا لقاء العدو وسلوا الله العافية فإذا لقيتموهم فاصبروا واعلموا أن الجنة تحت ظلال السيوف. ثم قال: اللهم منزل الكتاب ومجري السحاب وهازم الأحزاب اهزمهم وانصرنا عليهم. يعني پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم للروجك لو روجانيا ڕوبەڕووی دوژمن بوو بووە، يعني ليشك لغزاكانيا عادة الصحابة أفرمي في بعض أيامه ما بس يعني في بعض غزواته هەر مەشغوڵی جەنگ بوو تا خۆر لار بۆ بەرەو خۆراوات چوو، پاشان هەستایە سەر پێ وتاری بۆ خەڵکەکەدا و فەرمووی: هۆ خەڵکینە، خۆزگە بە ڕوبەڕووبوونەوەی دوژمن مەخوازن، لە خوای گەورە داواکەن لێتان لادات و سەلامەت بن، بەڵام ئەگەر تووشتان بوو بە تووشیانەوە خۆگر بن، بشزانن کە بەهەشت وا لە سایە شمشێرە. پاشان دوعای کرد و فەرمووی: ئەی خوایە، نێرەری پەیامی قورئان و بزوێنەری هەور و بەزێنەری کۆمەڵەکانی کوفر، شکستیان بەسەرا بێنە و ئێمە زاڵکە بەسەریانە و سەرمان خە. چۆن ئەم فەرمودەیە کە لە ناو جەرگەی جیهادەکەوە هاتووە ئەکرێتە بەڵگەی ئیلغاکردنەوەی جیهاد؟ باش ئەمە خۆی خۆ لە ناو غەزاکایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فەرموو. پاشان فەرمودەکە هاندان و غیرەتدانەبەری جۆگرەکانێتی کە بۆ هەڵمەت و بۆ دەبەڕێکڕاچوون و ململانێ و ڕوبەڕووبوونەوە و پەلاماردانیان ئامادە ببنەوە. بۆیە فەرمێ: الجنة تحت ظلال السيوف، يعني بەهەشت وا لە ژێر سایە شمشێرە. ئاشکرایە کە کاتێک کابرا ئەکەوێتە ژێر سێبەری شمشێرەوە کە هەڵکێشراوە و بەرز کراوەتەوە بۆ وەشاندن، بۆ شەڕە، بۆ جەنگ و ڕوبەڕووبوونەوە یەکتر کوشتنە کە هەردوو جەنگاوەری دژ بە یەک لە یەکتریان ڕاکێشاوە شمشێرەکانیان بەرز کردوتەوە و سایان خستۆتە سەر ئەوی تر. هەروەکو کە ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە شەرحیە لە فەتح الباریە لێکی داوەتەوە. کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم فەرمایشتەی فەرموو، کاتی ئامادەسازی و ساتی پێکداکێشان بوو. فەرمودەکەش هاندانی جەنگەکە بوو، کەوابوو خۆزگە خواستن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمن بە شێوەیەکی ڕەهایی نییە، بەڵکو تایبەتە.
مەبەست لێی بە خۆ سەرسام نەبوونە، خۆ دەرنەخستنە، کەش و فش نەکردنە، ئەنجا ئازایەتی نەنواندنە بۆ شانازی و خۆڵکێشان و خۆبادان. ئەمەژەوەیە کە ئیبن حەجەر ڕەحیمە الله لە ڕاوەی فرموودەکە هێناوێتەوە و تەفسیلێکی بە دیمەن و ڕواڵەتەکانی ئەو ساتە ئینفعالیانە داوە کە لە فتح الباریە لە مجەلەدی شەشەم لا 156 ئەفەرمێ بۆیە ڕێی لە خۆزگە خواستنی ڕوبەڕووبوونەوەی دوژمن گرت چونکە نیەتی ترە خزێتە ناوی لە شێوەی بەخۆ سەرسامبوون و پشت بەهێزی خۆبەستن و متمانە بەهێزی خۆکردن و بە سوک تەماشاکردنی دوژمن و کەم بایەخ پێدانی دوژمن و ئەمانە کە بربەستی ڕێی حەزم و جددیەت و سڵکردنی ڕاستەقینەن. وتراویشەکە مەبەست لەوەیە کە ئەگەر ڕوبەڕووبوونەوەکە بەرژەوەندیەکی نەئەهێنایە دی خۆزگەی بۆ نەخوازێ، بەڵام بە تەکید ڕوبەڕووبوونەوەی دوژمن چاکە و گەورەیە و جۆڕایەڵیە. ئیمامی نەوەویش ڕەحمەتی خوای لێ بێت لە شەرحی سەحیحی موسلیمە لە مجەلەدی 12 لا 45ەوە ئەفەرمێ بە هەمان بۆچوون کە ئیمامی ابن حەجەر لێکی داوەتەوە ئەویش هەمان بۆچوونی هەیە کە ئەمە مەبەستەکە لەوەیە کە بۆ خۆفشکردنەوە و شانازیکردن و خۆبادان نەبێ، ئەجینا خودی ڕوبەڕووبوونەوەی دوژمن لە هەموو کاتێکە هەر پاداش و ئەجر و سەوابە. هەروەها بەڵگەیەکی تر لەسەر ئەوەی کە ئەو خۆزگە نەخواستنە هی ڕوبەڕووبوونەوەی دوژمن بەو ڕەهاییە گشتیە نییە خۆزگە خواستنەکەی ئەنەسی کوڕی نەضرە خوا لێ ڕازیوە کە لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆزگەی ڕوبەڕووبوونەوەی دوژمنی خواست. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکوڵی لێ نەکرد. بوخاری و مسلم لە ئەنەسی کوڕی مالیکەوە خوا لێ ڕازی بێ جێڕاویانەتەوە کە فەرموویەتی غاب عمي أنس بن النضر ئەمەی کە ئیجارەتەوە ناوی ئەنەسی کوڕی مالیکە مامیشی هەر ناوی ئەنەسە، مامی ناوی ئەنەسی کوڕی نەضرە. أفرمي غاب عمي أنس بن النضر عن قتال بدر فلما قدم قال غبت عن أول قتال قاتل رسول الله صلى الله عليه وسلم المشركين لئن أشهدني الله عز وجل قتالا ليرين الله ما أصنع. فلما كان يوم أحد انكشف الناس فقال اللهم إني أبرأ إليك مما جاء به هؤلاء يعني المشركين واعتذر إليك مما يصنع هؤلاء يعني مما صنع هؤلاء يعني المسلمين. ثم مشى بسيفه فلقيه سعد بن معاذ فقال أي سعد والذي نفسي بيده إني لأجد الجنة دون أحد واها لريح الجنة. قال سعد فما استطعت يا رسول الله ما صنع. قال أنس بن مالك فوجدناه بين القتلى به 87 من ضربة بسيف أو طعنة برمح أو رمية بسهم قد مثلوا به. قال فما عرفناه حتى عرفته أخته ببنانه. قال أنس فكنا نقول أنزلت هذه الآية من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه أنها فيه وفي أصحابه. بكردي كرنكي أمي أنسي كري مالك فرمي مامم أنسي كري نظر خوالي الرازي بهلا غزاي بدر دواكوتبو عرضی پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە لە یەکەمین جەنگدا غایب بووم کە بەرامبەر مشریکەکان بوو. ئەگەر خوای گەورە جارێکی تر لە شەڕی مشریکانە ئامادەم کا لەوێ خوای گەورە ئەبینێت چیەکەم. کە غەزای ئوحود ڕوویدا مسلمانەکان شکستیان هێنا و زۆریان هەڵاتن پاڕایەوە فەرمووی خوایە عوزر دێنمەوە لەوەی ئەوانە نواندویانە ئەوانەی کە مشریکن. تەبەڕاژەکەم خوایە تەبەڕاکەم لەوانەی کەم کردویانە ئەو بەر یعنی مشریکەکان خوایە پەناژەگرم بە تۆ عوزرە هێنمەوە لەوەی کە هاوڕەکانم کردویان. پاشان ڕووی کردە پێشی بەرەی جەنگەکە سعدی کوڕی مەعاز پێشوازی لێ کرد. ئەنەس بە سعدی فەرموو بە دڵنیاییەوە ئەبینم بەهەشت وا لەودی و ئوحودەوەی وای وای لە بۆنی بەهەشت. ئەمە ئەنەسی کوڕی نەضرە فەرمێ
سعدە فەرمە کە ڕێگای گرت و ینی گەیشتن بە یەکتری ئەی پێغەمبەری خوا ئەوەی ئەو کردی لە دەست من نەئاهات. ئەنەسە فەرمێ کەمەیتی مامە ئەنەسمان لە نێوان کوژراوەکانە دیتەوە 80 قسوور زامی پێوە بوو لە شوێنی لێدانی شمشێر و بەرکەوتنی ڕم و تێهەڵچەقینی تیر. دیتمانەوە کە مشریکەکان لاشیان شێواندبوو بە بڕین و لەتکردنی کەس نەیە ناسیەوە تا خوشکەکەی هاتوو بە پەنجە گەورەکەیە زانی کە ئەوە. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ وازانی بوومان یا وا گومانمان کردبوو کە ئەو ئاەتەی لەسەر ئەو هاوشێوەی ئەو هاتە خوارەوە کە ئەفەرمێ من المؤمنین ڕیجال صدقوا ما عاهدوا الله عليه. واتە لە ڕیزی مسلمانانە پیاوانێک هەن لەو پەیمانەیانە کە بەخوای گەوریان دابوو ڕازگۆ دەرچوون جا هەیانە شەرابی مەرگی نۆشیوە و هەشیانە هەر چاوەڕێ. کەوا بوو ئەم یاوەرە بەڕێزە خۆزگەی ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکەی خواست. ئەنجا لە سەردەمانێکیشا خواستی کە جەنگەکە نەهاتبوو هی ئوحود. ڕازگۆیانەش ئاواتە خوازی بوو. کەوا بوو خۆزگە نەخواستنێک کە ئەگەری بەخۆ سەرسامبوون و ئازایەتی نیشاندانی شانازی پێوە بێ زەمکرا و بەرهەڵستی لێکراوە وەکو ئیمامە بەڕێزەکانی مامی ابن حەجەر ونەوەوی لێکیاندایەوە. ئاوا ئەبینیت ئەم گومانەی هەندێک دەروون بەزی و کردویانە بە بەڵگەی ئلغاکردنەوەی جیهادەکە خۆی سەرگەردانیە چونکە جیهاد خوای گەورە کردوێتی بە هۆکاری سەرەکی سەرخستنی دینەکەی. خوای گەورە دەربارەیە فەرمێ وەقاتیلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله. جەنگیان لە دژ بەرپا بکەن تا مسلمانان ناچاری پاشگەز بوونەوە لە دینەکە نەبن و بەرنامەی ژیانیشیان هەمووی لە دینەکەی خواوە وەربگیرێ. یعنی تا شریعەتی خوای گەورە سەروەرێتی ئەگرێتە دەست کە باڵا دەستی هەموو مافێکە. هەروەها ئەفەرمێ لیوظهیرەه علی الدین كله. کەوابوو بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار ئەم دینە بەسەر هەموو دینێکی ترا سەرخە. خوای گەورە فەرمێ یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. ئەفەرمێ ئەیانەوێ بەگاڵەی دەم یان بەفوو دینەکەی خوای گەورە بکوژێنەوە بەڵام خوای گەورە تەواوکاری دینەکەیەتی ئەگەرچی کافرەکانیش ناڕازی و لالوت و دڵگرانە بن پێی. ئەوە خوای گەورەیە کە پێغەمبەرەکەی خۆی عەلەیهی سەڵات وەسەلام بە هیدایەتی خۆی و دینە حەقەکەیەوە ناردووە تا بەسەر هەموو دید و دین و بەرنامەیەکی ترا سەریخە ئەگەرچی مشریکەکانیش پێیان ناخۆش بێ یعنی بە شوێرایی چاوی مشریکەکانیش خوای گەورە هەر سەریەخە. هەروەها فەرمێ حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون تا بە ملکەچیەوە جزیەکە بدەن. کەوابوو باڵا دەستی مسلمانەکان بە جیهادەکەوەیە. ابن القيم رحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەحکامی ئەهلی الذمەیە لە مجەلەدی 1/8 بەدواوە ئەفەرمێ مەبەست لە جیهادکردن ئەوەیە کە حکم لە دەست دینی خوادا بێ و ئەو باڵا دەست بێت و هەموو شتێک بگەڕێتەوە سەر حکمی ئەو. هەروەها ئەفەرمێ یەکێک لەو سیمایانەی سەروەری شەرع و حکمی دین زەلیلبوونی کافران و ملکەچکردنیانە باجدانیانە لەسەر هەر کەسێکیان هەروەها دیلکردن و کۆیلەبوونیانە ئەمە لە دینەکەی خوایە. ئەوەی پێچەوانەی ئەم مەبەستەیە ئەوەیە کافران لێگەڕابن بوو بنە خاوەن هێز و دەسەڵات و بڕیار و قسەیان ڕابپەڕێن بێ.